سڵاوی خواتان لێبێ، ئەم کاتتان باش. دیارە سەنتەری فریاکەوتنی خێرا 122 یەکێکە لەو سەنتەرانە لە سلێمانی کە لە حاڵەتی ئامادەباشیدان بەردەوام بۆ هەر ڕووداوێکی کتوپڕ کە لە نێو شاری سلێمانی و لە دەروبەری شاری سلێمانی ڕوو بدات، ئەوان دەچن بە هانایەوە. دیارە وەکو خۆتان ئاگدارن لە ماوەی ئەم ساڵدا ئەوە 3 بۆ 4م جارە گرفت بۆ ئەم سەنتەرە دروست دەبێت، بە تایبەتی لە گرفتی بانزینە. ینی پێشتر هەندێک چارەسەری بەپەلە کرا بۆ دابینکردنی بانزین بۆ ئەم سانتەرە کە ئامبولانسەکانی ئەو سانتەرن، بەڵام چارەسەرەکان چارەسەری بنبەر نەبوون بۆ ئەم بابەتە و ینی هەندێک لە بەرپرسانی حکومی حیزبی پێشتر بەڵێنی کردداریاندا بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە، بەڵام دەوتێت ئەمە ئیشی حکومەتە کە دەبێت ئەمە چارەسەر بکات و نابێت ئەم سانتەرە لەبەر بوونی یان نەبوونی بانزین بوەستێت. ئێستا ئەم سنتەرە بە تەواوی ئامبولانسەکانی وەستاوە لەبەر ئەوەی کە بنزینیان نییە ناتوانن کار بکەن. پێشتر بەشێک لە خزمەتگوزاریەکان لەم سنتەرە وەستا و بەنمونە 130 لە ئەم سنتەرە دەوەسا بەهۆی نەبوونی بنزینەوە، بەڵام ئێستا ئەمڕۆ جارێکی دیکە 100 خزمەتگوزاریەکان لە سنتەری فریاکەوتنی خێرای 122 وەستاوە و هەموو ئامبولانسەکان وەستاون. ئێستا بێت نەخۆشێک یان حاڵەتێکی کتوپڕ هەبێ، ئەمان دەڵێن لەبەر نەبوونی بنزین ناتوانن بچین بە هانایەوە. من قسەم کرد لەگەڵ تەندروستیە، باز لەوە دەکرێت کە پارەی ئەوان بودجەیەکە بڕە بودجەیەکە لە بانکی هەرێمدایە، هەموو مانگێک لە کاتی خۆیان پێویست دەکات ئەم بودجەیە دابین بکرێت و بدرێ بە تەندروستی، بەڵام ئەوە ئێستا بڵێن گرفتی مانگی 11 ئێستا کە چوون بۆ بانکی هەرێم ئەڵێن لەبەرەوەی کە پارەی تیانە نەتواندراوە بنزین دابین بکرێت. ئەمان لە بنزیخانەی گرێبەستیان هەیە لەگەڵ سامانە سروشتیەکانە، یەکی لە بنزیخانەکانی سلێمانی بە وەسڵ بنزینە بن لە ئەو بنزینخانەیە و ماگانە تەسفیاتی حساباتی ئەو بنزینە دەکەن کە کڕیوانە بۆ ئۆتۆمبیلەکانی فریاکەوتنی خێرای 122، بەڵام ئەم مانگە یعنی بەهۆی ئەوەی کە پارەیان پێ نەبووە، تەنانەت بنزیخانەکەش ئامادە نەبووە و توێتی بەبێ پارە ناکرێت بەردەوام ئەو گروفتە دووبارە بێتەوە بەبێ پارە بنزین بدەنەوە. ئێستا لە بڵێ مانگی 12 چون بنزین وەربگن وتیانە تاوەکو مانگی 11 حسابەکە پاکتاو نەکرێت، ساف نەکرێت، ئەوان ئامادەنین بنزین بدەن بە ئامبولانسەکان. ئێستا هەموو ئامبولانسەکان لێرە وەستاون لە سنتەری فریاکەوتن و ئەمەش گرفتێکی ئەجگار گەورەیە بۆ کەدی تەندروستی کە بەشێک لە بەڕێوەبەری سنتەرەکە و بەشێک لە تەندروستی هەمان قسە دەکەن. حاڵەتی کتوپڕ هەبێ ئەوان ناتوانن بچن بەدەمیەوە و حاڵەتێکی خوانەخواستە ینی زۆر پەلەش هەبێ یاخود حاڵەتی ئاسایش هەبێ ئەوان دەڵێن ناتوانن بچین بەدەمیەوە و تەلەفۆنیشان بۆ کراوە. ئێستا سنتەرەکە بە تەواوی کارمەندەکان ڕۆشونەتەوە، هەر کەسێک تەلەفۆن کە تەنانەت ناتوانن وەڵامیشبانەوە چونکە کارمەندەکان ڕۆشونەتەوە لەبەرەوەی کە ئۆتۆمبیلەکان وەستاون. جا ویستم باز لەوەش بکەم، ینی جگە لە ئۆتۆمبیلەکانی فریاکەوتن ئۆتۆمبیلی دیکەی تەندروستیش بنمونە سەر بەڕێبەراتی تەندروستی، ئەوانی شەر لە هەمان بنزیخانە و لە هەمان شوێن بنزین وەرەگرن، ئەوانیش گرفتیان هەیە بۆ هاتوچۆکردن بۆ بنکە تەندروستیەکان نەخۆشخانەکان، هەموو ئەوانە گرفتی بۆ دروست بووە تاوەکو گرفتەش چارەسەر نەکرێت، ئەوان دەڵێن ناتوانین دەست بکەینەوە بەکار. من هەوڵ دەدەم دواتر نێو سنتەری فریاکەوتنی خێرای 122 پیشانتان بدەم بۆی کە بزانن سنتەرەکە بە تەواوی وەستاوە و دەڵێن تاو کاتی گرفتەکانەوە بە چارەسەر نەکرێت ناتوانین دەست بکەینەوە بە دەوامکردن. ینی تەندروستی سلێمانی لەسەر چارەسەرکردنی ئەو کێشەیە کە دوا قسەیە دەیکەم، دەڵێن تاوەکو ئێستا هیچ مەودایەک نییە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە. چارەسەرکردنی کێشەی ئەوان ئەوەیە کە پارە لە بانکی هەرێما هەبێت بچن پارەکە وەرگن و بیدەن بە بنزیخانەکان بۆی گرفتی بنزین نەبێ، بەڵام دەڵێن تاوەکو ئێستا کە من قسە دەکەم ئەو گرفتە چارەسەر نەکراوە و دیار نییە کەی ئەو پارەی دێتە بانکی هەرێم و بودجەی خۆشیانە کەی بۆیان سەرف دەکرێت و ئەم گرفتە چارەسەر بکرێت. بەڵام